ئەمڕۆ بۆ هەفتەیەمین ڕۆژە ناو شاری سلێمانی خۆپیشاندان و بایکۆتکردنی هۆڵەکانی خوێندن لەلایەن مامۆستایانی پەروەردەی سلێمانیەوە بەردەوامی هەیە. پاشەوەی بەڕێوەبەری گشتی پەروەردەی سلێمانی داوای کرد کە بایکۆت بشکێ و پەیامی مامۆستایان گەیشتۆ، بەڵام مامۆستایان وەک دەبینن ئەمڕۆ فراوانتر لە ڕۆژانی ڕابردوو خۆپیشاندانەکان بەردەوامی پیا و دەژڵێن بەردەوام دەبین بۆ زێوەرگرتنی زانیاری زیاتر دەچمە لە یەکێ لە مامۆستاکان. مامۆستا ئێوە لە بایکۆت بەردەوامە بن، هاوڵاتیان قەلەقن لەوەی مناڵ بنێرنەوە بۆ خوێندن یان نا، ئێوە بایکۆتان بەردەوام؟ ئێمە بایکۆتمان بەردەوامە هەتاوەکو ئەم قەیرانانە بەردەوام بێ و داوای لێبوردنی زۆر لە خوێندکارانەکەین، لە کەسوکاری خوێندکاران، لە هەموو ئەو کەسانەی کە مناڵیان هەیە لە خوێندە داوای لێبوردنیان لێ یەکەین کە ئێمە ئەم بایکۆتە درێژەی پێدەین چونکە هیچ داواکاریەکانمان جێبەجێ نەکراوەت. بەڵێ لە خۆپیشاندانەکانی ئەمڕۆدا بەڕێوەبەری گشتی پەروەردەی سلێمانی هاتە ناو خۆپیشاندان و داوای کرد بستنەوە هۆڵەکانی خوێندن پەیامەکان گەیشتۆ بایکۆتکردن بشکێنن، بەڵام مامۆسایان سوورن لەسەرەوەی هەتا ئەو دوو موچەی ماویانە وەری نەگرن ناستنەوە هۆڵەکانی خوێندن. بەڵێ مەریوان من ئێمە لای تۆ لە سلێمانی خۆپیشاندان بەردەوامە، لای ئێوە چییە گوزەرە؟ بەڵێ هاوکار ئەمڕۆ لە گەرمیانی شاوشێوەی پارێزگای سلێمانی مامۆستایان بەردەوامن لەسەر خۆپیشاندانەکانیان و بایکۆتی هۆڵەکانی خوێندنیان کردووە. مامۆستا جەناب وەکو مامۆستای جگە لەوەی کە بەشداری لە خۆپیشاندانەکە پشتیوانی لە دەنگی NRT کردووە بۆ بە تەنها NRT. بەڵێ ئەوەی کە ئێمە بینیمانە بۆی دەستی حەزبی لە خۆپیشاندان و مانگردن و گربوونەوەکانمان دوور بخەینەوە و NRTمان باش زانیەوە. NRTژ ڕوبەڕووی بووەتەوە لە ماوەی ڕابردووە سەبارەت بۆی کە لەسەر دەنگی ئازادی خەڵک بووە و بێلایەنی خۆی پاراستووە. ئەمڕۆ لە سنووری گەرمیاندا مامۆستایان سەرباری ئەوەی کە بەڕێوەبەراتی پەروەردەی کەلار داوای کردووە کە داوام بکەن، بەڵام بایکۆتی وڵەکانی خوێندنیان کردووە و بەپێی ئامارەکان نزیکەی 9,000 خوێندکە مامۆستا لە سنووری گەرمیاندا هەیە و زیاتر لە 90,000 مامۆستا خوێندکاریش لە 360 خوێندگای سنووری گەرمیاندا بەردەوامن لەسەر خوێندن. لە گەرمیانە تەواو بووین ئەچینە لای وریا لە هەڵەبجە. بەڵێ مەریوان ئەمە شانزەیەمین ڕۆژە خۆپیشاندان و گرتبوونەوەکان لە هەڵەبجە بەردەوامی هەیە. قەبارەی خۆپیشاندانەکەی ئەمڕۆ جیاواز لە ڕۆژانی ڕابردوو گەورەتر بووە. چین و توێژە جیاوازەکانی هەڵەبجە بەشداریان لە خۆپیشاندانەکەی ئەمڕۆدا کردووە. پەیامت چییە لە خۆپیشاندانەکەی؟ پەیامی ئێمە لە ئێستەوە چەند ڕۆژێکە کە ئێمە لەسەر شەقامین بەردەوامیە هەتاوەکو حکومەت جوابی داواکاریەکانمانەیەتەوە بەجددی بەداخەوە، یعنی ئەبوو ئێستا ئێمە لێرە ئاهەنگمان بگێڕایە بۆ ئەوەی بۆ دەوڵەتی کوردی بەس بەداخەوەین بۆ ئەو دەوڵەتەی کە چاوەڕێمانە کرد کە ڕووڵاڵ و کوێریشە. بۆ بەڕێزت لەگەڵەوەشدا بەڕێوەبەراتی پەروەردەی هەڵەبجەک لەگەڵ داواکاری بۆ مامۆستایان کە بچنەوە هۆڵەکانی خوێندن ڕێکخراوی یونیسف چاودێری ڕەوشی پەروەردە لە سنووری پارێزگاکەدا دەکات ئەگەر بێت و بۆ ماوەی مانچێک دەوامی خوێندن لە سنووری پارێزگاکە ڕابگیرێت ئەوە ئەمساڵی خوێندن بەکەوتوو هەژمار دەکرێت. ئێستا دەچینە کفری بۆ لای دیار لەوێ خۆپیشاندان و گرتبوونەوەکان چۆن بەڕێوە دەچێت؟ بەڵێ وریا هەرچەندە ئەمڕۆ وا بڕیار بوو کە داوامی فەرمی لە تەواوی قوتابخانەکان دەست پێ بکە و پەروەردەش داوای لە مامۆسایان کرد دەست بەوانەوتنەوە بکەن، بەڵام وەکو دەبینێت لە ئێستادا مامۆسایانی سنووری پەروەردەی قەزای کفری بە هەمان شێوە خۆپیشاندانیان کردووە و ڕێگای نێوان کفری کەلاریان جارێکی داخستووە. منێ ڕای مامۆسایان لەو بارەیە بزانن تاکەی بەردەوامە بن. مامۆسام کاتت باش. قسەی منەوەی داوام لە حکومەت وایە واز بێرێ لە شکاندنی کەرامەتی تاکی کورد تاکوکەی بەڕاستی کاڵێ جام پڕ بوو لێرشێ بەتایبەت پڕ بووە بەڕاستی. ئێمە بەردەوامە بین تا ئەو کاتی هەموو داواکاریەکانی مامۆسایان و فەرمانبەران ئاسایش پۆلیس پێشمەرگا جێبەجێکرێت. بەڵێ عومەر لە کفری خۆپیشاندان و مانگرتنی مامۆسایان بەردەوامی هەیە، ئایا لە سەی سادق چی دەگوزارێ؟ بەڵێ دیار هەرچەندە ماوەی چەند ڕۆژێکە وەزارەتی پەروەردە داوای کردو لە ڕۆژی شەمە مامۆستایان مانگرتن بشکێنن، بەڵام ئەمڕۆ مامۆستایانی قەزای سەی سادق بەردەوامن لە مانگرتن بۆ وەرگرتنی زانیاری زیاتر دەچین لایەکێک لە مامۆستایانی مانگرتوو. مامۆستایان تاکەی بەردەوام بن پەیامتان. ئێمە ئەتا ڕۆژێک کە حکومەت هێرێمی کوردستان بڕیارەدا کە دوو مۆچەی تاڵمان پێ بدا وەکو مامۆستایانی موچەخورا ئەوانەی کە چەمایکە موچەیە وەرنەگرتووە بەردەوامە بین و پێشیانڵێ بەڕاستی حکومەتداری وا ناکرێەوە پێمان وایە حکومەتداری ئەگەر بەم شێوە بێ هەموو تاکی کوردستان ناتوانێت حکومەتداری و دەسەڵاتداری وا بکات. لەگەڵ خۆپیشاندانی مامۆستایاندا ژمارەیەک لە کارمەندانی تەندروستی بەردەوامن لە مانگرتن دەچینە لای ڕزگار لە چەمچەماڵ. ڕزگار خۆپیشاندان لە چەمچەماڵ چۆن بەڕێوە دەچێت؟ بەڵێ عومەر هاوشێوەی زۆربەی شار و شارۆچەکانی تری سنووری پارێزگای سلێمانی ئەم ڕۆژ مامۆستایانی سنووری پەروەردەی چەمچەماڵ بەردەوامون لە بایکۆتکردنی پرۆسەی خوێندن و ئەمڕۆ جیاواز لە ڕۆژانی تر لە بەردەم پەروەردەی سنوورەکە گربوونەوەیکی ناڕەزاییان ئەنجام داوە.
ڕێرماندا خۆنیشاندانی خۆمان بەردەوام بکەین و ئەنجامی بین لە بەردەم بینای بەڕێوەبەرەتی پەروەردەی چەمچەماڵ و پێمان وایە ئێمە ئەمڕۆ بۆ کوێ قەیرانەکان ئەمانوێت کوێ قەیرانەکان چارەسەر بکرێ. گوێبیستی مامۆسایانی سنووری پەروەردەی چەمچەماڵ بوون بەردەوامی خۆیان لە بایکۆتکردن و نەچوونەوە بۆ وڵەکانی خوێندن دەربڕی ئەمێ ئەو بڵێم ئەوەی پەروەردەی چەمچەماڵ لە سنووری ناوچەکانی تر جا دەکاتەوە ئەوەیە لێرە مامۆسایانی چەمچەماڵ سەر بەلقی کەرکووکی جێتی مامۆسایانی کوردستانن واتە جیاوازن لە ناوچەکانی تری سلێمانی کە سەر بە لقی یەکێتی مامۆسایانی سلێمانین. ڕزگار جەبارێ نارتی چەمچەماڵ.